داواکاریەکانیشمان ئەم خاڵانەی خوارەوەن. یەک، تەرخانکردنی گوژمەیەک لە داهاتی مەرزی باشماخ و سەیرانبەن بۆ پڕکردنەوەی کەم و کوڕیەکانی ناوەندی قەزاکە و ناحیەکانی گەرمک و ناڵپارێز و گوندەکان. دوو، چارەسەرکردنی ڕیشەیی و هەمیشەیی بڕانی کارەبا. سێ، دابینکردنی بەشەنەوت بە ئەندازەی پێویست بۆ هەموو ساڵێک، چونکە قەزای پێنجوێن ناوچەیەکی ساردە و بۆ ئەوەی نەبوونی سوتەمەنی هێندە قورسایی لەسەر کارەبا دروست نەکا. چوار، ڕێخستنەوە و باشکردنی کەرتی تەندروستی لە هەموو ڕوویەکەوە. پێنج، ڕەخساندنی هەلی کار و دامەزراندن بۆ گەنجان و دەرچوانی قەزای پێنجوێن بەبێ جیاوازی بە تایبەت لە کۆمپانیا و فەرمانگە حکومیەکانی باشماخ و سەیرانبەن. شەش، دانانی تیمی کارامە و بەگەرخستنی میکانیزمێک بۆ پاراستنی دارستانەکان و ئاوی سەرزەوی و ژێرزەوی. ئێمە ئەمڕۆ لە نزیکەوە گوێمان لە گروپی داکۆچی کار لە مافی خەڵکی پێنجوێن کرد کە لە کۆمەڵێک کەسایەتی و ڕۆشنبیر و مامۆستا و خەڵک و کەسایەتیەکانی پێنجوێن پێکاتەوە چ لە برایانمان چ لە خوشکانمان. ئەم داواکاریانەی کامڕۆ خسویانەتە بەردەستێمە گویداری قەزاکە 100% هەموو داواکاریەکانیان داواکاری ڕەوایەوە داواکاریەکە کە ئێمە وەکو ئیدارە داکۆچی لێ ئەەکەین و ئەو داواکاریانەی ئەوان داواکاری ئێمەشە چ لە کارەبا چ لە دابینکردنی داهاتی مەرز بۆ بژانەوەی سنووری قەزاکەمان چ لە تەعیناتی گەنجان لە سنووری قەزاکەمان ڕێخستنەوەی سیستەمی ئیداری هەموو ئەم داواکاریانە داواکاری ڕەوان 100% پشتیوانیانی.